خۆتان لەگەڵ لە بەرنامەیەکی نوێی سفر یەک ژیری ئەوڕۆ ئەڵقەی ژمارە 29 تۆمار دەکەین 29 هەفتەیە من بەرنامەی سفر یەک ژیری بۆ ئێوەی خۆشەویست پێشکەش دەکەم هیوام وایە توانی بێتم سوودێکی بچووک لە بواری ڤیدیۆ گەیم یاخود بواری تەکنەلۆژیا بە ئێوەی خۆشەویست بگەێنم سپاسی هەمان دەکەم کە پێشەوەی دەست بە ڤیدیۆەکەی بکەم تکا دەکەم لایکی ڤیدیۆ لە بیر مەکەن واروەها بنووسینی کۆمنت ناوتان دەستە ناو تیر و پشتی براوەی $10 هەفتەی داهاتوو دەست دەکەینەوە بە گیڤەوەی ئەو کەسانێک کەوا لە سوشەڵ میدیا فۆڵۆیان کردیم و لە کۆمنتی یوتیوبیش نامە بنووسن یاخود هەر بۆچوونێکی خۆیان دەربڕن لەسەر هەر بابەتێک لەو بابەتانەی کە باسی دەکەم ئێستا بێگومانم لە ناو کۆمنتەکان دانێک هەڵ دەبژێرم ئەڵقەی داهاتوو ئینشاءڵڵا دەست بە گیڤەوەی دەکەینەوە کا دەکەم لایکی پەیجی ژیر بکەن فۆڵۆی بکەن سیفەرسی دابگرن نۆتیفای بن لەبەرەوەی لە پەیجی ژیری دەست بە ستریمکردنی یاریەکان دەکەین و هەروەها دەمێ پێتان بڵێم کەوا خەریکی ڕیکۆردکردنی ئەو یاریێمە کە یاری مافیایە هەموو پارتەکانی لە ناو یوتیوبی چەناڵی ژیری بڵاو دەکەینەوە و زۆر دڵخۆش دەبم کەوا بینەریان بن بێگومان گەورەترین هەواڵیش دەستی پێ بکەین دەبێ باسی کڕینی کۆمپانیای زێنەماکس میدیا یاخود ستودیۆکانی بەثێزدا لەلایەن مایکرۆسۆفتی بکەین تیمی مایکرۆسۆفت بە بڕی 7.6 ملیار دلار توانیان کۆمپانیای زێنەماکس بە تەواوی یاریەکانی خۆیان بە تەواوی ستودیۆکانی بەثێزداشەوە بیکڕن کە دەیان یاری گەورە و زەبەلاح دروست دەکەن ئێستا مایکرۆسۆفت ئەو قسەی لەسەر نما کە دەیانوت ئەکسبۆکس یاری تایبەتی نییە ئێستا ئەکسبۆکس یاری تایبەتی بەتەن هەیە بە کۆمەڵ هەیە یاری ڕاقی هەیە مەسەلەن بۆ نمونە یاریەکانی فاڵاوت یاریەکانی مۆڵفنستاین یاریەکانی دی ئەلدە سکرۆڵ سکایریم هەروەها دوو یاری زەخمی نوێ کە بڕیارە بێن ستارفیلد و ئەلدە سکرۆڵ 6 کە دوو یاری زۆر زەبەلاحن لە بۆ نێکس جەنەڕیشن لە بۆنەوەی داهاتوو تایبەت دەبن لەسەر PC و لەسەر ئەکسبۆکسێ جا قسە و باسەکە نما ئێستا کەس ناتوانانی بە مایکرۆسۆفت بڵێ مایکرۆسۆفت تۆ یاری ئەکسکلوسیڤت کەمە چونکە مایکرۆسۆفت گەورەترین هەنگاوی بەرەو پێشبردننی یاری تایبەتی لە بۆ خۆیدا ئەوش کڕینی کۆمپانیای چۆکو بەثێزدا بێگومان بەثێزدا لە چەند ساڵی ڕابردوو کوالیتی یاریەکانیان وەکو پێشتر نمابوو بۆ نمونە یاری فاڵاوت 76 ئەو یاریە نەبوو کە چاوەڕێ دەکرا وەڵفنستاین 2 ئەو کوالیتی نەبوو کە پێشتر چاوەڕێ دەکرا بەڵام تیمەکەی بەثێزدای زێنەماکس تیمی بەهرەدارن و مایکرۆسۆفت زیاتر بەهرەکانیانی کڕیتەوە هەروە یاری ستارفیلد و یاری دی ئەلدە سکرۆڵز 6 کە تەنیان تایتڵەکەی ئاشکراکرایە پێشتر بڕیار بوو لە بۆ پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە و هەروە لەناو ماڵپەڕی خۆیان پلیستیشن 5 لۆگۆی پلیستیشن 5 لەسەر بوو بەڵام ئێستا لۆگۆی پلیستیشن 5 لاداوە لە بەرەو یاریەکە تەنیا لەسەر ئەکسبۆکس و PC بڵاو دەکرێتەوە واتە یاریەکە ئەکسکلوسیڤی مایکرۆسۆفتیە واروا لەمێ پێتان بڵێ ماوڕێیان فیل سپێنسەر سەرۆکی ئەکسبۆکسە ڕاگەیاندکەوە کڕینی زێنەماکسی بەز نییە بەڵکو دەست دەکەم بە کڕینی کۆمپانیای دیکەش واتە مایکرۆسۆفت ئەوەندە زەبەلاحە نزیکەی 160 ملیار دلار پارەی کاشیان لە بەردەستە دەتوانن هەر کۆمپانیایەک بیانەوێ بیکڕن جا ئەوە کاریگەری لەسەر پلیستیشن و سۆنی دروست دەکات سۆنی پێویستە چی بکە تاوەکو کۆمپانیایکی زەبەلاحی وەکو مایکرۆسۆفت بوەستێنی لێ ئەوەی نەهێڵی دنیا گەیم بە جارێکی داگیر بکە دەنگۆ هەیە و پێشبینی هەیە بەڵام 100% ڕاستن یاخودنا بەڵام من زۆر جار دەنگۆ و پێشبینی لە بۆنگۆی خۆشەویست دەخەمە ڕوو بە ناوی دەنگۆ ناڵێم 100% ڕاستە یاخودنا دەڵێن پێشبینی بکەن بۆ نمونە لە حەڵقەکانی ڕابردوو وتم پێشبینی تیزەرەکی گادۆڤاری نوێ بکەن بەڵام باوەڕ ناکەم یاریەکە وازوو بڵاو بکرێتەوە و پێشبینیەکە و دەنگۆیەکەشمان ڕاست و تیزەرێکی گادۆڤارمان بینی واروە ئەسش پێتان دەڵێم هاوڕێیان قەنەعەت ناکەم گادۆڤار لە ساڵ 2021 بڵاو بکرێتەوە 190 ئەکیدم یاریەکە دوا دەخرێتە بۆ ساڵچکە بەڵام سۆنی مەجبور بوو شتێک بکات تاوەکو بڵێتە جەماعەتی ئەو کەسانی کە خۆیان لە بۆ پلیستیشن 5 ئەمە دەکرێت بڵێن ئۆکەی گادۆڤار دی ساڵچکە سەو پێویست ئەو ساڵ پلیستیشن 5 بکرێن گەرنا باوەڕ ناکەم گادۆڤار وازوو بڵاو بکرێت چونکە ئێستا خەریکی تاینکردنی خەڵکی نە بینەوە سەر مۆزوع ئاساسیەکەی خۆمان ئەویش پێشبینیەک و دەنگۆیەکەیە کۆمپانیای سۆنی لە قسەکردن بی لەگەڵ کۆمپانیای Take-Two Interactive تاوەکو بیکردنەوە کڕینەوەی کۆمپانیای Take-Two Interactive واتە کڕینەوەی ستودیۆیەکانی ڕۆکستاری کڕینەوەی یاریەکانی GTA و Red Dead Redemption جا ئەو معنایان نادا ئەگەر بێت و سۆنی کۆمپانیای Take-Two Interactive بکردەوە کەواتە GTA 6 یاخود Red Dead Redemption 3 یان ماکس پێینی نوێ یان بۆڵی 2 تایبەت دەبێت لەسەر پلیستیشن 5 یاخود لەسەر پلیستیشنی بەگشتی بەڵکو چونکە سۆنی یارێکی واز زەبەلە ئەگە بشکردەوە تایبەتی ناکە بەخۆی دەیەوێت قازانز بکات چۆن قازانزێتەکە بێگومانە سە پلتفۆرمەکانی دیکە بڵاوی دەکاتەوە بەڵام
مەبەستەکەی سۆنی لەوانەیە ئەوە بیتن نایەوێ مایکرۆسۆفت تێک تو ئینتراکتیڤیش بکردەوە بیباتە بندستی خۆی دەیەوێت ئەو شتە لە بندستی وی بینەک لە بندستی مایکرۆسۆفتی بێت چونکە هاوڕێیان لەوە یەکی بن مایکرۆسۆفت کە ستودیوی بثێز دایکڕیتەوە سەرجەم یاریەکانی بثێزدای ناگاتە تایبەت بەخۆی بەکورسە پلتفۆرمی دیکەش بڵاوی دەکاتێت چوە قازانجی مایکرۆسۆفتی بۆ شێوازەیە ماینکرافت یاریێکی مایکرۆسۆفتیە لەسەر پلیستیشنش بەردەستە لەسەر نیتندۆش زۆربەی یاریەکانی مایکرۆسۆفت بەرزتە بۆ لە چەند هەفتەی ڕابردوو یاری ئۆری بڵاو کرایەوە و مەبەستەکە یعنی ئەوەیەکەوە سۆنی ئەگەر تێک تو ئینتراکتیڤیش یاخود کۆمپانیا ڕۆکستاریش بکردەوە ئەو معنایە نادا لەنەوە پاش تەنیا یاریەکانی ڕۆکستاری لەسەر پلیستیشنی بەردەست دەبی بەڵکو ئەو معنایە دەدا سۆنی ناوێ هەموو کارتەکان هەموو پشتە باشەکان لە دەستی مایکرۆسۆفتی بی چاوەڕوانی مایکرۆسۆفتی بکە بڵێ مایکرۆسۆفت ئالێ دەگەڕێ و یارێ لە بۆ من بی یاخود نا بەڵام سۆنی کۆمپانیایەکی بۆ شێوازە زەخم و گەورە نییە یعنی مەسەرەن کۆمپانیا سۆنی خاوەنی نزیکەی 35 میلیارد دلاری کاشە دەتوانن تعامل بە 35 میلیارد دلاری بکەن بۆ منە کۆمپانیاکە لەوانەیە بای 100 200 300 میلیارد دلاری بی وەکو ڕێڤنوو وەکو نرخی گشتی کۆمپانیاکە گە بفرۆشێ کۆمپانیاکە بەڵام وەکو پارێکاش بتوانن تعاملی پێ بکەن نزیکەی 35 میلیارد دلاریان لە بەردەستە بەڵام مایکرۆسۆفت 165 میلیارد دلاری لە بەردەستە تعاملی پێ بکە بە وەکو پارەی کاش مایکرۆسۆفت کۆمپانیایەکە ئێستا خاوەن ئێستا نزیکەی با 1 تریلیۆن دلاریە وڵا تریلیۆن دلار تێپەڕدا ئێستا نزیکەی 1.5 تریلیۆن دلارە لە پاش کۆمپانیای ئەپڵ کۆمپانیای مایکرۆسۆفت دووەم گەورەترین کۆمپانیای جیهانە پێویستە ئەو کاری بکە یاخودنە بە بڕای من سۆنی پێویست ناکە و کاری بکە لەبەرەوەی سۆنی یاریی وەکو گاتڤاری هەیە آیپیەکی وەکو ڵاستەڤەسی هەیە آیپیەکی وەکو گۆسۆف سوشیمای هەیە کە بە بڕای من هەموو ئەو یاریانە تایبەت و ناوازن و ئەگەر بێت و ئێستا من لۆ نمونە من لە منداڵیەوە گەیمەری پلەیستیشنم بەڵام ئەو معنایانە دەکەوە ڕقم لە مایکرۆسۆفتی بتووە بۆ منەوە پیسی هەمە ئێستاوە گەیم پاسە من گەیم پاس سەبسکرایبی گەیم پاسی من نزیکەی لە بۆ ساڵە کوشتەی دەڕوا من هەموو مانگانە گەیم پاسم هەبووە لەسەر پیسیەکەم یاریەکانی مایکرۆسۆفتی لەسەر پیسی تاقی دەکەمەوە بەڵام لەو لایش پلیستیشن 4ەکەم هەر هەیە و وەروە یاریەکان زۆربەی زۆری لە پلیستیشن دەکڕم بەڵام لەنەوە پاش یاریەکان زۆرتر لەسەر پیسی دەکڕم تەنیا یاری تایبەتەکان لەسەر پلیستیشن دەکڕم ئەوە چمانایەک دەدا هەردوو هەواڵ چمانایەک دەدا لەسەر پلیستیشن 5 و Xbox Series X بە بڕای من کاریگەریی گەورە لەسەر فرۆشی هەردوو کۆنسۆڵی ناکە بۆ نمونە وەکو پێتانم وت ئەوەی ئەگەر بیەوە یاری تایبەتی پلیستیشن تاقی کاتەوە بێگومان پلیستیشن 5 دەکڕی واگەر بیەوێ یاری تایبەتی Xbox تاقی کاتەوە لەنە گەیم پاس کە و هەنگاوانەی مایکرۆسۆفتی تەنیا لە بەرخاتری گەیم پاسێ دەوێت باشترین خزمزاری پێشاشکەوە بە بڕای من باشترین خزمزاری گەیم پاسە مایکرۆسۆفت کارێکی زۆر ناوازە دەکەوە من سوپاسیان دەکەن لە بە دروستکردنی ئەو هەلەی کە بتوانین 100 یاری بۆ 150 یاری لەسەر گەیم پاس مانگانە بەدە دۆلار تاقیکەینەوە و $5 دەتوانێت لەسەر مۆبایلی ئەندرویدەکەی خۆت تاقیکەیتەوە کەشتێکی ناوازەیە تەنانەت دوام لێ هاتی ئێستا بچم تابلێتێک یاخود مۆبایلێکی ئەندرویدی بکڕم تاوەکو گەیم پاسەکەی خۆم لەسەر مۆبایل تاقی بکەمەوە چونکە لەسەر ئەپڵی نییە یعنی بەو شێوازە من هاتیمە ناو سیستەمی ئیکۆسیستەمی مایکرۆسۆفتی و زۆر دڵخۆشم کەوا گەیمەری هەردوو لایمە هەم پلیستیشن و هەم مایکرۆسۆفت هەم گەیم پاس و هەم یاری تایبەتەکانی سۆنی و دەمەوێت ئەنگۆژ وا بیر بکەنەوە کەوا ئەو شەڕ کۆنسۆڵە نەمینێ ئەو قسە ناخۆشانەی نێوان کۆنسۆڵەکان نەمینێ گەر حەزت لە یاری تایبەتە بڕۆ پلیستیشن 4 پلیستیشن 5 بکڕ جارێ گەر حەز دەکەی گەیم پاسش بەکاربینی Xboxی بکڕە یاخود پیسیەکەت هەبی لەگەڵ پلیستیشنەکی هەموو مشکلەکە عیلاج دەبێتن هاوڕیان دەمێت ڕێنگۆ لەسەر هەردوو هەواڵی خۆم بزانم یاری Call of Duty Warzone بەرەبەرە گەورەتر دەبی و ناوازاتر دەبی و بڕیارە لە ناو سیزنی شەشەمی کە دێت دوو کارکتەری نوێ زیاد بکرێەوە شێوەی هەردووژیشیان یەکەچیان هەردوو ئۆبزام هەردوو کارکتەری ژەناو ستۆری و چیرۆکی یاریەکەی هەبوون کە من تاقیم کردنەوە واروە پێشکڕینیشم لە بۆی کردیە دەتوانە ناو چناڵی یوتیوبەکەم سەیری بکەن یاری وارزۆن بڕیارە دوو هەواڵم هەیە لەسەر یاری وارزۆن یەکەشیان زیادکردنی ئەو دوو کارکتەرەیە واروە هەواڵی دومیشمەوەیەکەوە بە فەرمی ئاشکراکرێکەوە هەموو پرۆگرسەکەی وارزۆنت دەگوازرێتەوە لە بۆ یاری وارزۆنی داهاتوو کە هەر هەمان وارزۆنە بەڵام تێکەڵچێشی یاری مۆدرنوار ئەوەی دەکرێتن بلاک ئۆپس کۆڵد وۆری دەکرێت کە ئەویش پێش ئەویش تاقیکردنەوە یاریم بۆ کردیا لە لیشی دیسکریپشندام نایە حەز دەکەم بیبین هەمزانین گەیمپڵی یاریەکەی چۆنە وارزۆن یەکە لە یاری تایبەتەکان و بە بڕای من زۆر لە PUBG و لە PUBG مۆبایل و لە فۆرتنایت و لە زۆرینەی Apex Legends و لە هەمیان باشتر وەکو یاری بات ڕۆیال کۆمپلیت زۆر باشترە بەڵام گەیمەری بەتوانای پێویستە تاوەکو لەو یاریە بە یاریزانێکی باش بەرو یاریەکە پێرکی زۆرە شێوازی تەقەکردنی زۆرە ستیلاعی زۆرە
تایبەتمەندی یەکجار زۆرە تاوەکو لێ ڕاوی بەڵام ئاکشنەکی زۆر تایبەت و خۆشە بەلامەوە یاری وارزۆن دەکە یاخودنا لە کۆمنت دەمێ بۆ چوونیەوە وەرگرم هاوڕێیان 25 ئەو مانگال 25 مانگەی ڕۆژی دەڵاسەڤەسیە کە بە ڕۆژی دەڵاسەڤەس دەناسی لەبەرەوەی لە 26 ئەو ساڵی 2013 بوو ئایفین کە یاریوی دەڵاسەڤەسی یەکەم بڵاوکریا بۆی ئەو ڕۆژیان ناوناوە ڕۆژی دەڵاسەڤەس و ستودیۆی نایتی دۆک لە نامەیەکی سوپاسگوزاری لە بۆ هەوادارانیان ئاماژەیان بۆی داکەوە خەریکی بەرهەمێنانی تایبەتمەندیەکی نوێنە یاخود ئەپدەیتێکی نوێنە لە بۆ یاری دەڵاسەڤەس پارتووی بێگومان زۆرینەی ئینتەرنێت یەکسەر ڕاستەخۆ بیری لەوە کردەوە کەوا بێگومان ئەوە مۆدی فاکشنە تە مۆدی ئۆنلاینەکەی یاری دەڵاسەڤەس پارتووی کە سەرەتا لەگەڵ ستۆریەکەی بڵاویان نەکرد و ئێستادانێت بە ئەپدەیتێکی بە خۆڕایی چۆن بڕیارە لە پاییزی ئەو ساڵ لە مانجی 11 چۆن گۆسەستشی ماژ مۆدی ئۆنلاین لە بۆ یاری دەڵاسەڤەسی مۆدی ئۆنلاین لە بۆ دێتن و بنیش پێم وایە مۆدی ئۆنلاین یاری دەڵاسەڤەس بەڕێوەیە کە مۆدی ئۆنلاینی بەشی یەکەمی دەڵاسەڤەس زۆر تایبەت بوو زۆر ناوازە بوو هیوام وایە ئەو بە شەشیان وابی دەمێ ڕێنگۆ بزانم ئایا یاری دەڵاسەڤەستان تاقی کردیتەوە یاخودنا لە کۆمنت یەکێک لەمە بنووسی هەواڵەکی بچووکمە لەسەر یاریەک بنای فوتبۆل مانێجەر هەواڵەکەم تقریبا تایبەتە بە گیمەرانی PC ئەو کەسانی پیسیان هێدەزان کەەوە ئەپێک گەیمز کە من زۆر بەکاردێنە لەبەرەوەی هەمومانجە یاری تایبەت و ناوازە تەنانەت یاری زەخم ماندوو دەکاتە فری لەو مانگەی لە مانجی نۆ لە ماوەی تقریبا چەند هەفتەی یاری فوتبۆل مانێجەریان کردە فری کە یاریەکی وەرزشیە بەڵام بەقەدەر فیفا و PS زۆ بەناوبانگ نییە ئەو یاریان کردە فری لە کاتی کردنە فریەکەی نزیکەی 1 ملیۆن گەیمەری ئۆنلاینی بەردەوامی ڕۆژانەی بۆ زیاد بوو کە ژمارەیەکی یەکجار زۆرە لە بۆ گەیمێکی وە کە زۆ بەناوبانگ نییە و پێتان دەڵێم ئەگەر بێت و تۆ پیسیت هەیە لە ماڵەوە دەتوانی لانچەری یاخود بەرنامە و پرۆگرامی ئەپێک گەیمز داوڵۆن بکەیت کە لەناو ئەو یاری دەتوان لەنا ئەو ئەپەی دەتوانین بچێنەوە فۆرتنایتی لەبێ هەفتانە مانگانە تەماشا بکەی یاری زۆر ناوازە جاری وای دەکەنە فریم بۆ نمونە من GTA 5 من لە ئەپێک گەیمسی بە خۆڕایی داوڵۆن کرد لەسەر پیسیەکەم من یاری واتچدۆگ 2 بە خۆڕایی لەسەر پیسیەکەم لە ڕێگەی ئەپێک گەیمسی وەگرت ئەو یاریان هەم بە خۆڕایی وەرگردووە فوتبۆل مانێجەریش بە خەریکی داوڵۆن کردنیمە ئەویش بە خۆڕایی وەردەگرم زانام یاریش چۆنە دەمێت ڕێنگۆ بزانم قەت ئەپێ گەیمست بەکارهێنا یاخودنەوە چی یاریەکەت بە خۆڕایی تاوەکو ئێستا لە ژیانتدا وەرگرتیە لەسەر پلەیستێشنی لەسەر Xboxی یان لەسەر ئەپێ گەیمسی دەمێ ناوی یاریەکەی لە کۆمنت بنووسی هاوڕێیان هەواڵەکی دیکەم هەیە لەسەر یاری Red Dead Redemption Nightmare 2 کە بڕیارە نەک بڕیارە کە پێشبینی دەکرێت لە پاییزی ئەو ساڵ لەگەڵ هاڵەوینی نوێ بە شێوەی ئەپدەیتێک بۆ مۆدی ئۆنلاین Red Dead ئۆنلاینی زیاد بکرێت یاخود مۆدی زۆمبیەکان لە بۆ Red Dead ئۆنلاینی زیاد بکرێت ئەوە بە شێوەیەکی سوپرایز نییە لە ناو ماڵپەر Red Dead یەکێک چەند قسەیەکی بڵاوکردێک لە قسەکانی دەڵێ ڕۆکستار بە فەرمی خەریکی بەرەمێنانی مۆدی ئۆنلاینی یاری Red Dead Redemption 2 کە مۆدی زۆمبیەکانە وەکو Red Dead Nightmare دەبیتن کە لە بەشی یەکەم بەردەست بوو و پێشبینیش دەکرێت کە لە هەڵەوینی ئەو ساڵ بەخۆی هەڵەوین لە مانجی دێ سیویەکیدا سی لەسەر سیویەکیدا دەبتە هەڵەوین و پێم وایە لە هەڵەوینی ئەو ساڵ لەوانەیە Red Dead Nightmare ببینین ئەگەر بێت ڕۆکستار لە خەبەری داهات و زیاتر باسی دەکەم ڕۆکستار خەریکی شتەشکە نەبی کە ئێستا باسی دەکەین خەریشیتی دەمێت پێتان بڵێم ئایا حەز دەکەن یاری Red Dead Nightmare تاخێنەوە مۆدی زۆمبیەکانە ناو یاری Red Dead تاخێنەوە حەساکەن ئەو مۆدی زۆمبیانە لە ناو مۆدی ئۆنلاینەکەی بکەن یاخود لە ناو مۆدی چیرۆکەکەی بکەن دەمەوەیەکێک لە کۆمنت لە بۆم بنووسی هاوڕێیان دێمە سەر هەواڵەکی دیکەی بچووک ئەویش قسەکردن لەسەر یاری Mass Effect یەکە لەو یاریانێکەوە تا ئێستا لە ژیانمدا تاقیم نەکەیتەوە خۆشم بە خەتابار دەزانم وەخ پێم وایە بەس گەیمەر نیمە لەبەرەوە یاریێکی وا گەورەم تاقی نەکردیتەوە چەندە زۆر خەڵک لەوانەیە بڵێن ئۆکێ Mass Effect زۆر مهم نیە بەڵام بۆ گەیمەرانی PC یاخود گەیمەرە کۆنەکان Mass Effect یاریێکی ناوازەیە و بڕیارە و پێش بڕیارە فەرمی نییە بەڵام بڕیارەکە بۆ شێوازەیەکەوە دەنگۆیەکە زۆر لە ڕاستی نزیکە لە مانجی دا یاخود یازدەی ئەو ساڵ بە شێوەی تریلۆژی بەشی یەکەم و دووەم و سێمی Mass Effectی ریماستەر بکرێت لەسەر PlayStation 4 و Xbox One و PC بڵاو بکرێتەوە کە برای خۆتان کاکە ژیر یەکسەر داوڵۆنی دەکات یەکسەر هەرسێکە مەشتاقی دەکەمەوە دەمێت ڕێنگۆش بزانم قەت یاریەکانی Mass Effecتان تاقی کردیتەوە یاخودنا لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن ئۆکێ هەم هەواڵەکانم باس کرد گەورەترین هەواڵی ئەو ڕۆبا باس بکەن ئەویش GTA 6 کە دەنگۆیەکم لە بۆ هیناینە دەنگۆیەکە زۆر نزیکە لە ڕاستی وەکو خۆم قەنەعەتی تاوام پێدا بۆ نمونە هەمان ئەو کەسە و دەنگۆی بڵاو کردەوە کە نزیکەی چەند مانگێک پێشەستا وتی تیزەری گادۆڤاری ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە کە من پێتانەموت هاوڕێیان چاڕوانی تیزەری یاری گادۆڤاری بن پێتانەموت هەمان ئەو کەسە دەڵێ
GTA 6 ئێستا لە قۆناغی بەرهمێنانێکی تەواوە خەریکی بەرهمێنانی تەسویری مۆدیڵی کارکتەرەکانن واتە خەریکی موشن کاپچەرینە کاتەکەها ئەکتەرەکان ئەو جلوبەرگەکەی لەبەر دەکەن ئەو نقطەکانیان نیشانەکانیان لەسەر دموچا و لاشەیتیان خەریکی نواندنینە و نواندنەکەی وان دەکرێتە دیجیتەڵی لەناو کارکتەرەکان جێبەجێ دەکرێت جا ئەو برادەرە کە ناوی XYWZ لە ماڵپەر ڕێدەدا قسەی بڵاو کردەوە لە ناو ماڵپەری سکرینڕاتیش هەواڵەکە بۆ فەرمی لەوێش بڵاویان کردەوە قسەکەی لەکوێ هینای قسەکەی لەوەی هینایە کە سەرۆکی کۆمپانیای Take-Two Interactive کە خاوەنی کۆمپانیای ڕۆکستاریە لە تویتەرچیدا لە بۆ جوابدانەوە یەکەکی دەنووسێ ئێستا ئەمە خەریکی موشن کاپچەرینەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنای موشن کاپچەری یاریەکانمان وەستاند بوو ئێستا گەڕاینەوە سەر تەسویرکردنی یاریەکانمان وەکو موشن کاپچەر ئێستا لە بەرهمێنانی تەواوین جا ئەو قسەیە ئەومانەیە دەدا کە یاری GTA 6 لە بەرهمێنان بەردەوامە بەڵێ ئەو قسەی ئەو معنای دەدا یعنی پێویستە وا بیر بکەیتەوە کە ئەو قسەی ئەو معنای دەدا کە GTA 6 ئێستا لە بەرهمێنانێکی فوڵە بەڵام چاوەڕوان مەبن کەوە بڵێم ساڵی داهاتوو یاریەکە بڵاو دەکرێتەوە وەکو پێشبوونی خۆم وەکو پێشبینی ژیری کە بۆ پێتان بڵێم GTA 6 لەوانەیە ئەگەری هەیە تیزەرەکەی لە 2021 ببینین و پێم وایە فول تریلەری یاخود گیم پلی تریلەری لە 2022 ببینین لە 2000 کۆتایی 2022 یا سەرەتای 2023 یان ناوەڕاست 2023 لەو مابەینە یا لەو وەقتە پێشبینی دەکەم یاریەکە لە بۆ PlayStation 5 و Xbox Series X و PC نەخە PC نا بەس PlayStation 5 و Xbox Series X بڵاو بکرێتەوە پێ دوایە لە 2021 یاری GTA 6 تیزەری لە بۆ بڵاو دەکرێتەوە یاخود نە پێ دوایە کە یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە پێ دوایە چیرۆکەی چۆن دەبێت چونکە من لە چەند حەڵقەی بەرنامەی سفرێک ژیریش بۆم باسکردنێکەوە GTA 6 باسی دەبی چ بکات سەر لەمەک بکات پێشبینیەکانی خۆم باسکردی لە بۆتان دەنگ و زانیاری نوێشم لە باسکردینە پێتانم وت هەفتەی داهاتوو دەست بە گیڤەوەی دەکەینەوە تکا دەکەم کۆمنت بنووسن تاوەکو یەکێک لێەوە اختیار بکەم بتوانم دانەیەکتان هەڵبژێرم و شێوازی اختیارکردنەکەش لە سوشال میدیای خۆم بڵای دەکەم انشاءالله نازانم لە ئینستاگرام دەبی لە فەیسبوک دەبی لە سناپچات دەبی لە تویتر دەبی لە پیجی ژیر دەبی بەڵام حەز دەکەم پێتان بڵێم کەوە تکا دەکەم لایکی پیجی ژیر بکەن فۆلۆی بکەن سیفەرسی دابگرن نۆتیفای بن لەبەرەوەی لە پیجی ژیری دەست بە ستریمکردنی یاریەکان دەکەین و هەروەها دەمێ پێتان بڵێم کەوە خەریکی ڕیکۆردکردنی ئەو یاریمە کە یاری مافیایە هەموو پارتەکانی لە ناو یوتیوبی چەناڵی ژیری بڵاو دەکەینەوە و زۆر دڵخۆش دەبن کەوە بینەریان بن تا ڤیدیۆی داهاتوو ڕێز و خۆشەویستم بۆ هەمووتان چاوی یەکە بێکەتان ماز دەکەم هیوام وایە هەر یاری بکەن هەر یاری چۆر شاخکەنەوە خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار 2 گیگابایت تەنها بە 3750 دینار 4 گیگابایت تەنها بە 5000 دینار پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆ دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە فاسلینگ تۆ خێراترینی